گفتوگۆ دەکەم لەگەڵ بەڕێز ڕزگار ئەژی گۆران شرۆڤەکاری سیاسی لە هەولێر ڕاستەوخۆ لەگەڵمە. کاک ڕزگار زۆر سپاس بۆ ئامادەبوونت. چی وا دەکات وەک لە راپۆرتەکە بینیت، ینی کەسی یەکەمی لایەنەکان پێش هەڵبژاردن زۆر دڵنیان کام هەڵبژاردنە ساختەکاری تێدا ئەنجام نادرێت، دوای هەڵبژاردن دەڵێن تەزویرەکە بەدڵی خۆیان کراوە. بەڵێ ئەم کاتتان باش. لە ڕاستیە من لە سەرەتای دانوستانی نێوان لایەنەکان تقریبن بەشێکی لەو دانوستانی کە بۆ ئەوەی کە هەڵبژاردن لە کوردستان ئەنجام بدرێ بەشدار بووم. زۆربەی لایەنەکان تاکیدیان لەسەرەوە کردەوە کە تۆماری دەنگدەرانە بێ بە تۆماری دەنگدەرانی عێراقی بێ، بەم جیهازە بێ و بە دەست عەدوفەرز بکرێ جیاکردنەوە و ژماردن و کۆمسیۆنی عێراقی بیکە. دەم کۆمسیۆنە دڵیان زۆر بەوە خۆش بوو کۆمسیۆنی کوردستان لە کار کەوتووە، دڵیان زۆر بەوە خۆش بوو کە کۆمسیۆنی عێراقی دارەیەەکە و ئەو بانگەشەیەی ئەو لایەنانەی کە ئێستا نیگەرانی نیشانێن و دیعای ئەوەکەن کە ساختەکاری کرابێ لە هەڵبژاردنەکە من پێم سەیرە ئەوەی کە بانگەشەی بۆ یا بە شانوباڵی پرۆسەکەی هەڵی هەر خۆیان بوون لە سەرەتاوە کە باشیان لەوە کرد کە هی بە هیچ شێوەیەک ساختەکاری ناکرێن لەم هەڵبژاردنە. عەجەبەن ئێستا کە کورسیان کەم هێناوە، من ناڵم دۆڕاون هەموو لایەکمان براوین کورسیان کەم هێناوە، بۆچی ئێستا ئەم بیانوانە ئەگرن؟ خۆی پرسیارەکە خۆی لێرە ئەوەیە، یعنی هەر ئەوان نەبوو کە بە شانوباڵی پرۆسەکانە هەڵەیە. ئەوە نەتیجەی ئەزانی چۆنە، ئەوان لە تەوەقوعی ئەوە بوون کە زیاتر ینی ها 6 ساڵە انتخابات نەکراوە، خەڵک بە بێ موچە و بێکارە با و بێ خزمە گوزاری و بێ ئاو و بێچی و بێچی و بێچی و ئەمانە یەک شتی پچکۆلە هەیە کە ئەوە زۆر گەورەیە، بچووکە بەڵام زۆر گەورەیە لای ئەوان بچووکە بۆیە لە بیریان چووە. ئەویش ئەو وتارە نەتەوەیەیە کە نەتەوەی کورد خەڵکی کوردستانیان بۆ پاراستنی ئەم هەرێمە چاویان لە سیاسەتی حیزبێکی سەقامگیری ڕازگۆیە لەگەڵیان، ئەوان لەبیر چووە. ئەوان وایان نەزانی تەنها و تەنها کاکە میلەتی کورد تەحمولی و بەرگەی زۆر کارەسات و نەهەمواری تری گرتووە، زۆر کەم و کوڕی تری گرتووە. ئێستا ئەم کەم و کوڕیانە کە سوور ئەزانین لە بەغااو بۆمان دروست دەکرێت بە فیتی دەوڵەتانی دراوسێ و ئەژانین وتارە ڕاستەقینە دڵسۆزانە نەتەوەیەکە لای کێیە، کوردستانێکە لای کێیە، کێ هۆکاری پاراستنی سەر و ماڵ و ئەمنیەتی وڵات و خەڵکە. خەڵک دەنگ بە لایەنە ئەیە ئێتۆ کە دەنگە نەیەناوە سەبەبەکەی بە تۆ دەرکێ بە وتارە نەکردووە، دەرکێ بەمە نەکردووە کە هەوێنی پرۆسەکە هەوێنی کوردستانی بوونە. باشە دەکرێت کاک ڕزگاریانی ئەگەر براوە بووم ئەوە ساختەکاری نەکراوە و دەنگەکە ڕاستەقینەیە، ئەگەر وەکو پێویست دەنگی شم نەهێنا و کورسیم نەهێناوە بە دڵنیاییەوە ساختەکاری کراوە، یعنی ئەمانە زۆر بە دڵنیاییەوە قسە دەکەن. ئەی بۆچی دڵنیایەکەی پێشویان لەکوێ بوو کە زۆر بە دڵنیایەوەیان و ساختەکاری ناکرێت؟ ئەو دڵنیایان چی لێ هات؟ ئەو دڵخۆشیان بە کۆمسیۆن و بە تۆماری دەنگدەرانی عێراقی و کە ئەوە تۆماری دەنگدەرانی کوردستان خەڵتە و پڵتەی تایە کە خەڵکی برادەرە لێ نازانم زۆمبی دیارە زۆر تەماشای ئەفلامی ترسناگەکە ئەمانەی تیا بۆ گوایە. خۆ بە تۆماری عێراقیەکە هەموو لا متفق بن لەسەرەوەی کە بە تۆماری عێراقی بکرێت. من پێم سەیرە ئەوان بۆ ناڵێن پارتی نە لە سەرەتاوە دیعای ئەوەی کردکەم پرۆسەیە بێغەڵ و غەشە و نە لە دواییشە باسی ئەوەی کرد کە خوارەخواستە تەزویر کراوە یا ساختەکاری کراوە. بۆچی لە پێ بڵێم هەوێنی هەموو بابەتەکە ئەمەیە، جەوهەری بابەتەکە ئەمەیە، مادام عەد و فەرزی یەدەویە کرێ. پارتی ناخێر مەبەستمەوەیە پارتی بە حەزەر لەم پرۆسەیە ئەڕوانی خۆشی زۆر بۆ هیلاک کرد و ماندووبوونێکی زۆر من ئاگام لێیە کە تەواوی سەرکردایەتی و بە جەنابی سەرۆک بارزانیەوە هەتا بچووکترین کادری پارتی لە خوارەوەی ئۆرگانەکانی پارتی بەم پرۆسەوە زۆر مەشغوڵ بوون، ڕوونکردنەوەی زۆریان نا لەسەر پرۆسەکە و ئاگاشە لێ بوو. ئێمە هەر وەکو ئەو یاری بۆڵینگەی کە تۆپەکە ڕاست دەڕوات هەر بەو شێوەیە هەڵمەتی هەڵبژاردن بەڕاستی ڕۆی بێبێەوەی زەبزەبەیەکی تێبکەوێت، بەبێ ئەوەی هەڵبەزوودابەزێکی تێبکەوێت. تۆپەکە چۆن ڕۆی لە بۆڵینگەکە
هەڵمەڵکی هەڵبژاردننی پارتیش هەر بەو شێوەیە ڕۆی هەتا ئاخر ساتوکاتی بانگەشی هەڵبژاردن باشە وەک شرۆڤەکارێکی سیاسی لێتە پرسم زۆر بە حەکیمانە لەگەڵ پرۆسەکە تەعاملی کرد هاژوو هوژی نەکرد درۆ دەرسێ بۆ خەڵک نەکرد هەڕەشەی لە کەس نەکرد قسەی ناشرین لە هیچ کادرێکی پارتی قیادەی پارتیەوە خوا نەخواستە دانەکەوت خەڵک تەماشای واکە استقرار لێرەیە دەنگ بۆ وایەت زۆر باشە وەک شرۆڤەکارێکی سیاسی لێ دەپرسم ئێستا ینی بۆ نمونە کۆمەڵی دادگەری کشایەوە هەندێک لیستی دووکەولایانی دیکە دەیانەوێت بکشێنەوە دیار نییە وا دەکەن یان نا ئەمانە چ کاریگەریەکیان دەبێت لەسەر پرۆسەی سیاسی لە هەرێمی کوردستان ئابا پێوەستە بە عەدەد ژمارەی کورسیەکانی پەرلەمانەوە 95 کورسی هەر لایەنێک بکشێتەوە چەند کەسی دەرچووە بەپێی ئەوەی کە من معلوماتم وەرگرتووە چەند کەسی دەرچووە ئەوانەی کە بانگەکرێن کە ئامادە نین بەشدار بن وەکو ئەندام پەرلەمان دەست بەکار بن لە خوار ئەوان چەند کەسی کە هەیە لە لیستەکە داوایان لێکرێت جارە مەسەلەن کۆمەڵی دادگەری لە محەفەظەی سلێمانی گەردوو کورسی بردووە هەموو ئەوەی لە ناو قائیمەکەیە هاتووە هەر چەند کەسێکن بانگەکرێن و داوایان لێکرێ ئامادەییان تایە بۆ ئەوەی ئەم ئەندام پەرلەمانی ئەو کورسی کە وەریان گرتووە بچن لە دانیشتن و ئیشی لەسەر بکەن و وەکو ئەندام پەرلەمانێک دەست بەکار بن ئەگەر تەواوی ئەو لیستە لە سلێمانی ئەو دوو با بڵێن و دوو کورسی کۆمەڵ لە سلێمانی ئەگەر هەمویان وتیان ئامادەیمان تیانە و قەراری مەرجعی ڕابەرمان ئەمیرالمومینینە کە بەشدار نەبین ئەوە بۆ خۆی لە خۆیان ئەو لیستە سفرە بێتەوە کە لیستەکە سفرە بێتەوە ئەمما و کێشەیە پەیوەستە بە مەسەلەیەکی ژمارەیە و ڕێژەیی دیسانەوە قاسم انتخابیەکی تازەیە تەکایەوە یعنی مەرج نییە تۆ ئەم کورسیانە دابشکەی فلان ئەوەنگە بۆ تۆ ئەوەنگە بۆ تۆ ئەمە عیلاقەی بە ڕقەمەوەیە ئەبێ ئەو قاسم انتخابیە دروستکەنەوە چونکە کە ئەوانە سفرە بنەوە وەکو ئەوە وایە هەر بەشداریان نەکردبێت لە پرۆسەکە لیستی چۆن چەند لیستە هەمووی بەو شێوەیە بە پێی کورسەکانیان بانگەکرد دوایی قاسم انتخابیەک دروست دەبێتەوە لەسەر ئەو حیزبانەی کە دەنگیان هێناوە لەوانەیە مەسەلەن نرخی کورسی کەم کاتەوە ئەوان سفرە بنەوە دەنگەکانە ڕوافەوتەیە لیستەکە نامێنێ قاسم انتخابیەکە احتیمالە ئەو کورسیانە بەو شێوەیە دابەش دەبێتەوە بە پێی ئەو قاسم انتخابیە تازەی کە دروست دەبێت کەواتە نەبوونی ئەو لایەنانە هیچ کاریگەریەکی نابێت لەسەر پرۆسەی حکومڕانی لە هەرێمی بابەتێکی ترە بەڵێ هیچ کاریگەریەکی نابێت کشانەوەیان لەسەر پرۆسەی حکومڕانی لە هەرێمی کوردستان وەختێک کاریگەری ئەبێ کە بە هەموو لایەنەکان نەتوانن یەک لایەن بمێنێتەوە و نەتوانێت نیسابی قانونی بێنێ بۆ توشکیلکردنی حکومەت ئەو کاتە بێ ماوەیەک وەرگری و هەڵبژاردن دووبارەکەی تۆ بەڵام من پێم وانییە پرۆسەکەت بۆ تشکیلکردنی حکومەت زەحمەتی تێکەوێ بەهۆی هەندێک شەرت و شروط و ئەو پۆستە ئەمە و پۆستە نام و بەڵام ئەگەر بە استحقاق انتخابی بە پێی استحقاق انتخابیەکە لێ بچینە پێشەوە کەس نیگەران نەبێ بۆ حەقی خۆی چەنە ئەوە و هیچ پۆستێک وەرەگرێ بە نقاتی ئەو چەنە بۆ پۆستە نقاتی ئەم چەنە بۆ پۆستەی تر بەم شێوەیە پۆستەکان دابش بکرێ هەموو لایە پێی ڕازی بێ بەم استحقاق انتخابی عادلانەیە نەک خاتر و خۆتر چکە کە خاتر و خۆتری تێکە و بڕێگەی ترگەوە هینێگە بێ ینی تۆزە معادلەکە لەنگەکە وەکو پێشوو لە کابینەی پێشوا بینیمان و خۆتەزانی نیوەی حکومت بوو بە معارەزە لێمان هەر بەشدار بوون لە حکومەتەکە بوو بووشن بە ئۆپۆزیسیۆن ئەمە لە ڕووی ئیداری و لە ڕووی یاساییەوە لە ڕووی سیاسیەوە نابۆ یعنی چۆن ئۆپۆزیسیۆن لە هەموو وڵاتێکە هەمانەتوانن ڕۆڵێکی ئۆپۆزیسیۆنێکی نیشتمان پەروەرداران ببینن ڕەقیبن بەسەر دەسەڵاتەوە دەسەڵات هەر هەڵەوکەم و کوڕیەکی هەبوو کەناڵی ڕاگەیاندنیان هەیە وەسائیلی تریان هەیە من ئەوم پێ باشترە ئەگەر لە منە پرسی من ئەوە پێ باشترە چکە دەنگ و ڕەنگن ئەو کاتە بەڵام چۆنەڵێ لە دەرەوەی پەرلەمان هەر دەنگن فقط بەڕەغمی کەناڵی ئەعلامیەکانیان کە هەیەە بەڵام کە ئەڵێم کاریگەریەکەی زیاترە لە پەرلەمان لەبەرەوەی تەواجودی ئەوان لەوانەیە ڕێئێکی باشیان هەبێ بۆ یاسایەک بۆ بڕیارێک بیگۆڕێت بۆچی ینی ئەوان ئەتوانن سوودبند بن
هەم وەکو پەرلەمان کتلەی پەرلەمانی بەڵێ. هەم سوود بە خەڵکیش بگەێنن بە ئارایی باش و بە ئەفکاری باش و پێشنیاری باش. زۆر سپاس بەڕێز ڕزگارە ژیگۆران شرۆڤەکاری سیاسی لە هەولێر لەگەڵم بووی دەست خۆش. سپاس بۆ ئێوە شەر بژین.